سڵاوتان لەبێ بیسەران و بینەرانی بەڕێزی رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی بە خۆشحاڵەوە لە بەرنامەیەکی دیکەی بازنەی هەڵبژاردندا هاتمەوە وڵاتان. لە بازنەی هەڵبژاردندا باشترینی بربژێرەکان لەم بەرنامەیەدا دەبن. هەمیشە گوتومە بربژێرەکانی پارتی دیموکراتی کوردستان بربژێری دڵسۆز و بەتەجروبە و خاوەن ئیرادەن. هەمیشە وڵیان ناوە لەڕێی بربژێربوونیانەوە بۆ ئایندە خەم و تەمی هاوڵاتیانی سلێمانی و کوردستان بگرنە ئەستۆی خۆیان و بیانەوێت لە ئایندەیە چارەسەری ئەو کێشە و گرفتانە بکەن کە لە ئەمڕۆی کوردستاندا هەن. ئەمڕۆژ هەوڵ دەدەم لەگەڵ بەربژێرێکی دیکەی لیستی ١٩٠ پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ بەڕێز دکتۆرە شۆخانجاف وەکو بربژێری ژمارە 33 پارتی دیموکراتی کوردستان لە بەرنامەی بازنەی هەڵبژاردنەوە لەگەڵمان دەبێت. دکتۆرە بەخێربیت. زۆر سوپاس، خێرادار بی. سپاس بۆ بەڕێستان. دکتۆرە بربژێر بوون و ئەم تند ململانی لایەنە سیاسیانە نەرم تەعاملکردنی بەڕێستان چی دەڵێت؟ یعنی نەرم ڕەفتارکردن، نەرم حیوارکردن دەبێت بربژێرەکانی پارتی بەم شێوەیە بن؟ بەڵێ. سپاس دەستخۆشیتان لێکم بۆ ئەو بەرنامەیە. سپاسان دەکەم کەم دەرفەتتان بە من بەخشی بۆ ئەوی بم بە خزمەتان و خزمەتی بینەرانی خۆشەویستی شاری سلێمانی و کەناڵەکەتان ناوێکی پیرۆز هەڵەگرێویش ناوی سلێمانیە. ئەم شارە زۆر زۆر شیرینە لە دڵی هەموماندا. ئێمە هاتوینە ئێرە وەکو کاندیدانی پارتی دیموکراتی کوردستان بۆ ئەوی خزمەتێکی زیاتری ئەم شارە بکەین. بە تەئکید ململانێ هەیە ڕکابەری هەیە لە نێوان من و هەموو کاندیدەکانی تری هەموو لایەنە سیاسیەکان. دەمانەوێت باشترین پێشکەشی هەرێمی کوردستان و بە تایبەتی شاری سلێمانی بکەین. ململانێکە یاخود ڕکابەریەکە دەتوانین بە زمانێکی نەرمونیان و میێناڕەو بێ و دەتوانین بە شێوەیەکی تر شەڕانگێز بێ. بەڵام ئێمە و نەهجی پارتی و مەبادئی پارتی پرەنسیپی پارتی دیموکراتی کوردستان و لیستەکەمان و حزبەکەمان ئەوە دەخوازێ لە ئێمە کە ئێمە بە شێوەیەکی سەردەمیانە و بە جوانترین شێوە ڕەفتار بکەین و ئەم پرۆسەی بانگەشەکردنە بە جوانی بەڕێوەبەرین هەتا کۆتایی. کەواتە خاڵی ئەساس لە لای پارتی دیموکراتی کوردستان لە پرۆسەی هەڵبژاردندا پرۆسەیەکی دیموکراسیانەیە؟ بە تەئکید. ئەمە یەکێکە لە خاڵە گرنگەکان بەکاری. پێتان وایە بە دەنگ بەرزکردنەوە و بە تەشیرکردن و بە یەکتر سڕینەوە ئێمە ناتوانین بە شێوەیەکی دیموکراسیانە بانگەشە بۆ خۆمان بکەین یا ئەو حزبانە ناتوانن کە ئەم ڕێیە هەڵدەبژێرن؟ بەڕای من هەموو کەسێک ئەو نەهجەکە هەڵەبژێرێ کە ببێتە پرەنسیپێک لە چوارچێوەی بانگەشەی خۆی، یەکێکە لە چوارچێوەی ئەخلاقیاتی خۆی وەکو کەسێک وەکو هاوڵاتیەک وەکو تاکێک لە تاکەکانی کۆمەلگا. تۆ چۆن ڕەفتارەکەی پێش هەڵبژاردن لە ناو هەڵبژاردنیش بە تەئکید هەروە ئەبی. ئەو ڕەفتارانی ئێستا یاخود ئەو زمانە زبرەی کە ئێستا بەکارهێنن لایەنەکانی تر لە ناو بانگەشەی هەڵبژاردن حتمما پێشتریش وابوونە دوای هەڵبژاردنیش هەروە ئەبن. بەڵام پارتی دیموکراتی کوردستان کاندیدەکانی بە هیچ شێوەیەک لەگەڵ بێڕێزی نیە، بە هیچ شێوەیەک لەگەڵ زمانی زبر نیە، بە هیچ شێوەیەک لەگەڵ بێڕێزی نیە بەرامبەری هیچ لایەنێک. ئێمە پارتێکی دیموکراتین و باوەڕمان بە دیموکراسیەت هەیە. سەرکردەکان گرنگن بۆ کادر و کەسایەتیەکانی لە پاش خۆیان کە بتوانن بەم شێوە ڕەفتارکەن. ئێوە ڕێکار و ڕێنمایەکانی جەنابی مەسعود بارزانی وەردەگرن، پەیامەکانی بەڕێزیان وەردەگرن. ئەمە گرنگە بۆ بانگەشەکەی ئێوە بە نەرمی بانگەشەی خۆتان کە؟ بەڵێ بە تەئکید من هەموو کاتێک ئەو قسەی وتووە وتومە سەرکردا نمونەیە نەک تەنها لە سیاست، نمونەیە لە ئەخلاقیاتی، نمونەیە لە ڕەوشت، نمونەیە لە قسەکردن، لە ئەتیکێتی سیاسی کە چۆن بەکارهێنێ. ئەوەش ڕنگدانەوەیەکی زۆر بەهێزی ئیجابی هەیە، ئەرێنی هەیە لەسەر هەموو هەڵسوکەوتی هەموو کادیرەکان و هەموو لایەنگرەکانی و بەتایبەتی کاندیدەکانیش. باشە، پرسیار لێرەوە بکەم، دەتانەوێت بە هاتنە پێشەوەتان بۆ بربژێر بوون چی بۆ سلێمانی بکەن؟ بەڵێ بە هاتنە پێشەوەمان بۆ بربژێری وەکو کاندیدێکی پارتی دیموکراتی کوردستان لە سەربازنەی شاری سلێمانی و ڕاپەڕین و گەرمیان دەمانوێت باشترین خزمەتگوزاری و دەستی ئاوادانی و خۆشگوزەرانیەکەی کە لە شاری دوهۆکە لە ئیداری سەربەخۆی زاخۆیە لە شاری هەولێرە بگەینە شاری سلێمانی و ئیداری سەربەخۆی ڕاپەڕین و گەرمیان.
دەمانێت ئەو تەجروبە سەرکەوتوی کە لەوێ هەمان بووە لێرش ئەمان دووبارەیکەینەوە بەڵام ئەوە بەلایەن بە تەنیا نابێت ئێمە پێویستمان بە متمانەی خەڵکا پێویستمان بەوەیە کە متمانە بە لیستی پارتی دموکراتی کوردستان و متمانە بە کارنامەی پارتەکەمانکەن متمانە بە کارنامەی کاندیدەکانیشمان بکەن ئەگەر ئێمە هێزی ئێمە چۆن زیادە بێ یاخود چۆن زۆرە بێ و ئەچەسپێ لە پارێزگای سلێمانی لە ڕێگای بەدەستهێنانی زۆرترین کورسی پەرلەمانی بەدەستێنانی زۆرترین کورسی پەرلەمانی لە ڕێگای دەنگدانی خەڵکی و دانیشتوانی شاری سلێمانی ئەبێت بۆیە داوە لە هاوڵاتیانەکەین کە ئەم متمانەمان پێبەخشن بۆی بتوانن وا کارناوی ئێمە ببینن. دەتانەوێت بڵێن بە متمانەدان بە بەربژێرەکانی پارتی دیموکراتی کوردستان هێز و ئیرادە و ئەمن و ئەمانێکی باشتر بۆ سلێمانی دەگەڕێنەوە یاخود سلێمانی ئێستا بەدەست زۆرجار نەبوونی خزمەتگوزاری نەبوونی ژیانێکی شایستەوە دەناڵێنێت یاخود من زۆرجار لە بەرنامەکاندا باز دەکەم دەڵێم سلێمانی پڕ بووە لە هەر چۆن هەیە سترێسی دەرونی سیاسی دەرونی ڕۆژ بە ڕۆژ لەم شارەدا گەشە دەکات ئەوش بە چاوساخی ئەو سیاسیانەی کە نەیانتوانیوە سیاسەتێکی باش لەم شارەدا پەیڕەوی بکەن ئێوە دەتانەوێت ئەم خاڵە نەرێنیانە لە سلێمانیدا لابن و خاڵی ئەرێنی بخەنە شوێنی بەڵێ بەتەکیت ئێمە لە دروشمەکانی ئێمە وەکو پارتی دموکراتی کوردستان بە هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان 4 دروشمان هەڵبژاردووە کەویش ئارامی ئاوادانی پێکەوەی خۆڕاگریە کەواتە ئێمە دروشمی یەکەممان وەکو پارتەکەمان ئارامیە و گەاندنی ئارامی و خەڵکمان بگەین بە کەناری ئارامی لە جەوێک و سەقامگیر و پڕ لە ئاسایش بتوانن ژیانی ڕۆژانیان بەدی بکەن یا بەکاربێن بە هەروەها دروستکردنی هەلی کار و یەکسانی لە دەرفەتەکان دروستکەین بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە تایبەتی شاری سلێمانی هاوڵاتیەکانی دەناڵێنن بە هۆی خراپی ئەو کەسانە یاخود ئەوانی کە دەسەڵاتدارن لێرە ئەوانەی کە نەیانتوانیوە هەلی کار یاخود نەیانتوانیوە ئەو دەسەڵاتی کە هەیەە بە جوانی بەکاری بێنن ئێمە شتێک دەزانین لە ناو یاسا کە ئێمە هەمووان مافمان هەیە بەڵام خراپ بەکارهێنانی مافەکانمان لەوانێ ببێتە هۆکاری زەرمەند و زیانی گەیاندن بە خەڵکانی تر و بەلایەنەکانی تر ئەمەیە کە خەڵک و هاوڵاتیانی شاری سلێمانی پێوەی ئەناڵێنن ئێمە دەمانێت لە ڕێگای کارنامەی پارتەکەمان بتوانین هەموو ئەو دڵەڕاوکێیی کە خەڵکی شاری سلێمانی پێوەی ئەناڵێ ئەو دڵەڕاوکیان هێورکەینەوە. باشە سەروەری یاسا کە بەشێکی پسپۆرەکەی جەنابتان تا چەند گرنگە یاسا لەم شارەدا سەروەر بێت؟ بەڵێ بۆ ئەوەی بتوانین یان یاسا سەروەر بێ زۆر گرنگە ئێمە خاوەنی دەستوری خۆمان بین کوردستان بەڵێ هەرێمی کوردستان تاوەکو ئێستا خاوەنی دەستوری خۆمانین تاوەکو ئێستا نووسینەوەی دەستوری هەرێمی کوردستانمان نەکردووە و دانێنیشتون دەنگدانی لەسەر بکەین و بچەسپێ بڵاو بکرێتەوە. کوردستان چەند جارێک ئەم هەوڵەیە چەند حزبێک لە هەرێمی کوردستان و بە تایبەتی تر چەندان پەرلەمانێک لە پەرلەمانی کوردستاندا ئێستا ئێوە وەکو بەربژێرانی پارتی دیموکراتی کوردستان دەتانەوێت لەسەر ئەم خاڵە ئەساسیە کە دەستورێکی تایبەت بە هەرێمی کوردستان سوور بن؟ بەڵێ ئەوە یەکێکە لە پێشینەی کارەکانمان بۆ خولی داهاتووی پەرلەمانی کوردستان چونکە نووسینەوەی دەستور لە هەموو دنیا دەوترێت دایکی هەموو یاساکان لە هەرێمی یاسایی ئەگەر هەموو کەسێک ئەگەر یاسای خوێن بێ یاخود یاساناس بێ ئەوە یەکێکە لە یەکەم وانەکانی یاسایە. هەرێمی یاسایی یەکەم شت دەستورە دووەم شت ئەو یاسایانەیە کە بەرکارن لە ناو وڵاتەکەمان سێم شت ڕێنمایی و ڕێزبەندی و تعلیمات و لەوائحی ئیداریە سێم و چوارەمە بۆیە بوونی دەستورێک وا ئەکات کە هەموو ئەو یاسایانەمان دژی دەستوری خۆمانە بن و دژی دەستوری عێراقیش نەبن لە هەمان کاتە ئەوە بخۆی هێزێکی یاسایی دەبخشێتە هەموو کار و کارنامەی ئێمە و هەموو ئەو ئیشانەی و کارانی کە پێی ئەسپێرین یاخۆ پێی هەڵدەستین لە هەموو وەزارەتەکانی لە هەموو حکوومەتی هەرێمی کوردستان. باشە بەڕێز دکتۆر ینی پێویستە کات هەرێمی کوردستان ئەم دەستورە کە دای دەڕێژێت کە بڕیاری لەسەر دەدرێت هەنگاو دێنێت بەرەوە ئەم دەستورە تەواوکەری دەستوری عێراق بەڵێ ئەمە خاڵێک نییە لە خاڵە ئەساسیەکان بێ دەستوری عێراق ئێمە ناتوانین دەستورێکمان هەبێت. بەڵێ دەستوری کوردستان کێش بێت. بەڵێ دەستوری کوردستان شەرت نییە هاوشێوەی دەستوری عێراق بێ هەموو بڕگەکانی وەکو دەستوری عێراق بێ. دەستور جیاوازیەکەی چییە لەگەڵ یاساکان یاسا تایبەتەکان دەستور پەیوەندی نێوان هاوڵاتی لەگەڵ دەوڵەت ڕێکەخە بەڵام یاساکانی ترکە یاسای خاصن یاخود یاسای عامە دەوڵەت لەگەڵ هاوڵاتی بەڵام یاساکانی تر پەیوەندی نێوان خەڵک و خەڵک
ڕێکەخا بۆیە جیاوازی هەیە دەستور داکی هەموو یاساکانە ڕێگا گشتێکەیە کە بۆمان دەستنیشانەکات بۆیە بوونی یاسا یاخبوونی دەستورێکی هەمیشەی بۆ هەرێمی کوردستان بۆ خۆی هێزێکی یاسایی ئەدەداتە هەموو دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان و هەموو یاسا یاخود شەرعیەتێک دەدا بە هەموو ئەو قوارەی کە ئێمە تێدا دەژین باشە هەرێمی کوردستان زۆر جار لێرە و هەرێمی کوردستان نەڵێن بە تایبەتی ئێمە لە سلێمانیدان بۆ بەڕێستان بربژێری شاری سلێمانی یاخود سلێمانی دوای بازنەی سلێمانی بەڵێ لەم شارەدا تیرۆر هەیە تیرۆر وە کوشتن و عەزێدانی گەنجەکان لەکوێ یاسادایە بەڵێ بەتەکیت ئەو کارانە هیچ کاتێک یاسایی نەبوونە نە پێشتر و نە ئێستا بەڵام ئەوە دەبێت دەوری ڕقابەی پەرلەمانی لەسەر هەموو دام و دەستگاکانی حکومەت بە تایبەتی دەستگاکانی ئەمن و ئاسایش لە هەرێمی کوردستان بەهێزتر بکرێ ئەمە لە ڕێگای بربژێرکردن و یاخود هەڵبژاردننی ئەو کاندیدانەی کە بەهێزن جا چ لەناو پارتی دیموکراتی لیستی ١٩٠ پارتی دیموکراتی کوردستان یاخود لیستەکانی ڕکابەری ئێمە دەبێت ئەو کەسانە هەڵبژێرین کە بەهێز من کە مافی خۆیان بزانن ئەرکەکانی خۆیان بزانن بۆ ئەوی بتوانن ئەو دەورە ڕقابی پەرلەمانیە کە لە حکوومەتی عێراق یاخود لە پەرلەمانی عێراق ئەندام پەرلەمانەکانی عێراق دەیبینین ئێمەش بە هەمان شێوە هەموو ئەندامانی پەرلەمانی کوردستان ئەم ڕۆڵە ڕقابی و چاودێریە ببینین لەسەر دام و دەستگاکان و جێبەجێکردنی یاساکان و ڕێنماییەکان وەکو خۆی بەڕێز دکتۆرە زۆر جار لێرە و لەوێ بربژێرەکانی لایەنەکانی تر دەبینین هاوار دەکەن دەڵێن بچینە پەرلەمانەوە وا بە حکوومەت دەکەین وا بە دەسەڵات دەکەین دەسەڵات سفر دەکەینەوە ئەمانە جوانی بانگەشتە دەهێڵن یاخود ئەم شێو و ڕەوتە ئەکادیمیەی کە بەڕێستان کاری لەسەر دەکەن خزمەت بە ئایندە هەرێمی کوردستان و پەرلەمان دەکات قسەکردن و چاوەشاکردنی خەڵکی هەرێمی کوردستان بەو قسانە نابێت بەو وتارانە نابێت خەڵکی کوردستان ئێستا خەڵکێکی زۆر ڕۆشنبیرە زۆر وشیارە ئاگاداری هەموو گۆڕانکاریەکانە چ لە ناوی هەرێمی کوردستان چ لە دەرەوە چ لە وڵاتانی زلهێز و جیهانی بۆیە کە هاوڵاتیەکانمان هاوڵاتەیەکن کە تعاون لەگەڵ هەموو شتە زیرەکەکانەکەن کە لە سەردەمی گلۆبالیزیشن و ئەولەمەیە ئێستا ڕۆئەدا ئەتوانی بە کلیکێکی مۆبایلەکەی یاخۆ شاشەکەی هەموو ئەخبار و هەموو دەنگ و باسەکان بزانێ بۆیە خەڵکی ئێمە بە قسەیەکی نابەجێ یاخود قسەیەکی کە بەبێ بەڵگا هیچ کاتێک چاواشە ناکرێت بۆیە ئێمە حزبێکین حزبی کردداری نەکوتە نەک قسەکردن ئەمانەیە هەرچی کارنامەیەکە هەمان بێ بە شێوێکی میاڕە و بانگەشەی خۆمان بکەین و ئەم کارنامەیە کە باسی دەکەین یاخود پێشکەشی هاوڵاتیانەکەین لە ئایندەدا بیکەین بە کردار باشە دکتۆرە من زۆر جار دەڵێم بربژێرەکانی پارتی دیموکراتی کوردستان بە تێکڕیان جێشان نازین وە بەڕێزیشان ئێستا کە لە بەرنامەی بازنەی هەڵبژاردندان لەم بەرنمەیەدا لەگەڵمانن یەکێکن لەو کەسایەتە خاوەن پێگە و بەنرخانەی و خاوەن پسپۆڕیانەی کە لە ئەمڕۆدا خۆتان بەربژێر کردووە تەجروبە وەک دەڵێن پسپۆڕی دنیابینی پەیوەندی کۆمەڵایەتی بۆ بەربژێر گرنگە کە بچێتە پەرلەمانەوە تا بتوانێت بەربژێرێکی سەرکەوتوو بێت بەڵێ بەتەئکید سەرکردەی سیاسی بەبێ قاعدەی جەماوەری هیچ کاتێک سەرکەوتوو نابێت بۆ یەکەم تێستی کەسێک کە بڵێن سەرکردەیەکی سەرکەوتوو ئەوەیە قیاسی پەیوەندیەکان یەکرێت لەگەڵ کۆمەلگا لەگەڵ ئەو محیتە و ئەو کۆمەلگایی کە لە نێویدا دەژی یاخود ئیش دەکایە کار دەکە یاخود دەخوێنێ بۆیە پەیوەندیەکی ڕاست و دروستی هەبێ زۆر گرنگە و سیاست لە بنچینە پێڵەن سیاست یانی خۆگونجاندن لەگەڵ دەوروبەر بۆیە زۆر گرنگە ئینسان بتوانێت خۆی بگونجێنێ لەگەڵ هەموو ئاستەکان لەگەڵ هەموو چین و توێژەکان گرنگە زۆر بربژێرەکان یاخود کاندیدەکان ئەوەی تومۆحی ئەوەی هەیە ڕۆژێک لە ڕۆژان بربژێر بێ کار لەسەر خۆیکە کار لەسەر سیڤی خۆیکە کار لەسەر تواناکانی خۆیکە خاڵە بەهێزەکانی دەستنیشانکە خاڵە لاوازەکانی کاری لەسەر بکە من بۆ نمونە وەک خۆم 20 ساڵە کار لەسەر خۆمەکەم بۆی بگەمە ڕۆژێکی ئەوها خۆم کاندیدکەم هاوڵاتیان دەیانوێ لە چینێکی باشی ئەکادیمی و خەڵکانی ڕۆشنبیر و قوتابیانی جەنابتان هەن کە جەنابتان دەناسن بەڵام ئێستا بیسەر و بینەرەکە دانیشتووە دەیەوێت دکتۆرەیەکی بەڕێز کە هاتووەتە پرۆسەکەەوە باشتر بناسێت تەجروبەی کارکردنی ڕابردووی جەنابتان لە چوارچێوەی هەڵبژاردندا یەک دەگرێتەوە ئەگەر هەندێک تەجروبەی ڕابردووش بۆ بیسەر و بینەرەکە ڕوونکەیتەوە خراپ نابێت
من دکتۆرە شۆخانجاف مامۆستای زانکۆم پسپۆرم لە بەرگریزانی پزیشکی و هەروەها مافپەروەرم بە پلەی نایاب خوێندنم تاوا کردووە یاخود قۆناغەکانی خوێندنم تاوا کردووە لە هەمان کادا یەکەمی پەیمانگای پێگەیاندنی ئافرەتی سەرکردە بووم. 15 ساڵ خزمەتم هەیە لە سکتەری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی. دەمەوێت ئەو خزمەت و ئەو پسپۆری ئەو ئەزمموی کە من هەمە پێشکەشی هەوڵاتیانی هەرێمی کوردستان کەم، پێشکەشی وڵاتی خۆمی کەم، پێشکەشی هەرێمی کوردستانی بکەم لە ڕێگای کارکردنمە لە لیژنە دایمیەکانی پەرلەمانی کوردستان بەبێ پسپۆری خۆم کار دەکەم لەسەر مەلەفی تەندروستی یاخۆت فعلی تەندروستی سکتەری تەندروستی و لە هەمان کاتە لەوانەیە کار بکەم لە سەر مەلەفی پەروەردە و خوێندنی باڵا و هەروەها لەسەر مەلەفی یاسایی. ئەم سێ پسپۆریە زۆر گرنگە، ئەمە بێجگە لە مەلەف و یاخۆت لیژنەی ئەمن و ئاسایش و لیژنەی پێشمەرگە ئەمانە هەموو لە کارنامەی بەرنامەی منن. حەزەکەم بە باشترین شێوە خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان کەم وە باشترین پێشکەشکەم لە ڕێگای یاسادانان لە ڕێگای هەموارکردنەوەی ئەو یاسایانەی کە ناگونجە لەگەڵ کۆمەلگا و ئێستای کوردستانە لە ڕێگای دانان و نووسینەوەی دەستوری هەمیشەیی کوردستان لە ڕێگای ڕێخستنەوەی کەرتی دروستی ڕێخستنی کەرتی تایبەت و کەرتی گشتی لە ڕێگای هەموارکردنەوەی یاخودانانی یاسای بیمەی تەندروستی کە یاسایکی زۆر گرنگە لە ڕێگای تەفعیلکردنی یاسای مادەی 140 کە تایبەت بە کەرکووک و ناوچە دابڕێنراوەکانی سەر هەرێمی کوردستان بگەڕێنەوە سەر هەرێمی کوردستان. ئەمانە هەموو ئەم یاسایانە پێویستی بە پسپۆڕیە. بۆیە من بە خۆشحاڵیەوە یەکێکم لەو کاندیدانەی لیستی پارتی دموکراتی کوردستان بۆ شاری سلێمانی بە بڕوای من ئەم شارە و هەموو شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان شایانی باشترینن، شایانی باشترین ئەندام پەرلەمانن بۆ ئەوەی جوانترین خزمەتگوزاریان پێشکەشکە و تەفعیلکردنی ڕۆڵی ئەندام پەرلەمان لە ڕێگای هەم لە دەسەڵاتی یاسادانان لە هەمان کاتە ڕقابەی پەرلەمانی یاخود چاودێری پەرلەمانی بۆ هەموو دام و دەستگاکانی حکوومەت. دەستەکانتان خۆش بەم هەموو پسپۆری و شارەزایی و تەجروبە باشەوە من دڵنیام کە هاوڵاتیان و چین و توێژەکان چاوکراون کە دەیانەوێت نەخێر ئەم جارەی خولی پارلەمان خولێکی جیاوازتر بێت. ئێمە حرمەتەن بەنبێشەکانمان پێویستە بەڵام بۆ کاتی خۆی پێویستە، ینی لە پەرلەماندا پێویستمان بە خەڵکانێکی پسپۆر کەسانێکی پسپۆری وەکو جەنابتان هەیە. ئەمە خاڵێکی زۆر گرنگە کە پەرلەمان لە حرەمی پەرلەماندا ئەم جۆرە کەسایەتیانەی تێدا بێت، نەک کەسانێک کە بۆ خۆشیان دەڵێن وەکو حەز وەکو ئارەزوو وەکو توانە حەزیان بەم پەرلەمانە نەبوو، بەڵام لەوانەیە حەزبێک و لایەنێک بڕیاری یابێت کە لە ڕابردوودا ئەمانە بچنە پەرلەمانە وەکو پارتی ئەم خاڵە جێبەجێ نەکراوە لە لایەنەکانی کە ئیشی لەسەر کراوە. دکتۆرە چەند خاڵێکی گرنگت باس کرد. من لە نێو ئەو خاڵانەدا چەند خاڵێکم لای خۆم گرێیاوە. میانڕەوی سیاسی ئیجاب دەکات لە پەرلەماندا هەبێت؟ میانڕەوی سیاسی لە ڕێگای جێبەجێکردنی ئەو بەرنامەی نەخۆیی مەبەستەکەم ڕوونە. میانڕەوی سیاسی کەسانێکی ئەتیکێتی سیاسی لە ناو پەرلەمانی کوردستان بەکاربێنن یاخود جێبەجێ بکەن بەتەئەکید کە تۆڵی ئەندام پەرلەمان ئەمە پلەیەکی تایبەتە لە ناو دام و دەستگاکانی هەر وڵاتێک کە تۆ گەیشتیتە ئەو پلە تایبەتە دەبێ کارکردنت و هەڵسوکەوتت و ئەدەبیات و قسەکردنت و هەموو شتێکت لەو چوارچێوەیە بێ نابێ ئەو سنوورە ببەزێنی. ئێمە لە چوارچێوەی تاکەکەسی و یاخود هەڵسوکەوتی تاکەکەسی ڕۆژانەمان دەبێت دەرچین لەوێ تۆ سەرکردەی وە خەڵک بە چاوی سەرکردە تەماشاتەکە و چاوەڕوانی باشترینت لێ ئەکا. بۆیە خەڵکەکەی ئێمە یاخود ئەندام پەرلەمانەکانی خولی پێشوو هەمویان ناڵێم هەمویان خراببوون یاخود هەموو کەسێک لە ئێمە خاڵی بەتەئکید خاڵی باشمان هەیە و خاڵی لاوازمان هەیە و ئەوانیش بەشێکی باشیان تێدا بوو و کاری باشیان کردووە، بەڵام لەوانێ بەشێک باشترین هەیە. بەڵێ بەتەئکید گرنگە. دکتۆرە لە ڕووی ڕقابەی تەندروستیەوە ئەمە خاڵێکی گرنگە. هەرێمی کوردستان ئێستا لە ڕووی تەندروستیەوە دۆخێکی باشی نیە، بە تایبەتی لە سلێمانیدا هەندێک دەرمان هەن دەهێنێنە سلێمانیەوە دەکرێت بڵێن هێڵی سوورن یاخود قاچاقکردنی دەرمانی بەسەرچوو. ئەمە گرنگ نییە کە لە پەرلەماندا ئەندام پەرلەمانەکان و خدا بیکات و دەنگدەران دەنگ بە بەڕێستان بدرێت کاری جدی لەسەر ئەم خاڵە بکرێت.
دەمەوێت هەندێک لە دەستکەوتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان باسکەم لە سەکتەری تەندروستی یەکێک لە دەستکەوتە هەرە مەزنەکانی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بوونی ستیکەری دەرمان بوو لەسەر هەموو دەرمانێک بەڵێ زۆر گرنگە و لیژنەیەک هەبوو کە ڕقابەی هەموو ئەو دەرمانخانانەی ئەکرد کە ئەگەر هاتوون بەسەر دەرمانی ماوە بەسەرچووی تێدا بوو یان دەرمانێکی تێدا بێ کە ستیکەری وەزارەتی تەندروستی پێوەنێ بێ ئەو دەرمانانە هەموو دەستیان بەسرە دەگیرا و هەمویان لا ئەبرا ئەمە خاڵێکی زۆر گرنگ بوو ئەمە ڕێگاگرتن بوو لە قۆرغکردنی دەرمان و یاخود بازرگانانی دەرمان ئەمە یەکێکە لە ڕێگاکان یەکێکە لە بابەتەکان بابەتی تر کە لە سەکتەری تەندروستی دەبێت کاری لەسەر بکرێت ڕێخستنەوەی کەتی تایبەت و گشتیە ئێمە دەزانین هەموو سەکتەری گشتی یاخود خەستەخانە حکوومیەکان لەوانەیە وەکو پێویست خزمەتگوزاری تەندروستی نەتوان پێشکەشی هاوڵاتیان بکرێ یاخود خزمەتگوزارێکی سەرەتایی بێ کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان پێویستیان بەوە بێ بچنە خەستەخانە ئەهلیەکان خەستەخانە تایبەتەکان کە ئەمە شتێکێکی زۆر بۆ هاوڵاتیان ئەکاتە سەر بارگرانێکی قورس ئەکاتە سەر شانیان بۆی ئەمانە هەمووی پێویستی بە ڕێخستنەوەیە کەمکردنەوەی تێچووی نەشتەرگەریەکان لە خەستەخانە ئەهلیەکان یاخود تایبەتەکان ئەمە یەکێک لە ئەولەویاتی کاری ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان دەمانێت لە سەکتەری تەندروستی هەموو ئەو شتانە چاک بکەینەوە شێکێکی تر لە خاڵەکانی کە دەمەوێت لەسەر مەلەفی تەندروستی کاری لەسەر بکەم ئەویش ئەوەیە بیمەی تەندروستی زۆر گرنگە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەبەرەوەی بوونی بیمەیەک یاخود کۆمپانیەکانێک کە ئێمە پارەی خۆمان بەشێک لە تێچووەکانی کە چۆن ماگانە بڕە پارەیەکمان لێ ئەبڕن ئەمەهی خانەنشینیە ئەمەهی پارەی ئاوە کارەبایە بەشێک لەو پارەی کە داهاتی خۆمانە ماگانە بۆ ئەو کۆمپانیایی بیمەی تەندروستی بێ بۆی کاتێک ئەمە دووچاری نەخۆشیەکی درێژخایەن بووین یاخود نەخۆشیێکی دەگمەن بووین ئەو کاتە کە تێچووەکەی زۆر بوو ئەو بارگرانی لەسەر شاری هاوڵاتیان کەم کاتەوە گرنگە حکوومەت من دکتۆرە کاتی بەرنامەکەم بەرەو کۆتا دەڕوات پێم باشە پرسیاری کە گرنگە بەلامەوە لە کەرکووک و ناوچە کوردستانەکان ئێستا بەداخەوە دەبێ بڵێ ناوچە داگیرکراوەکان ڕادستکراوەکان هەرچی ناودەنیت یەکێک لەو ناوانە لە خۆ دەگرێت لە مادەی 140دا کارەسات دروست بووە زۆر جار ئێمە باز لە بەعەرەببوون دەکەین یاخود تعریبکردن بەڵێ هێنانی عەرەبەکان بۆ ناوچانە و کوردەکان بێزارکردنیان و ناوچەی خۆیان بەجێ دەهێڵن ئەمە کارێک نییە کە پەرلەمانی کوردستان بتوانێت بڕیار بدات لەسەری و چاودێریکی ورتر بکات لەسەر ناوچە داگیرکراوەکان بەتەکیید کەرکووک و ناوچە دابڕێنراوەکانی دەرەوەی هەرێمی کوردستان بەشێکی دانەبراون لە هەرێمی کوردستان و هیچ کەسێک و هیچ دەوڵەتی هیچ حکوومەتێکی عێراق ناتوانێت ئەو ناسنامەی کوردستانی بوونی کەرکووک و ناوچەکانی تر بسڕێتەوە ئەگەر هاتو یەک کورد و یاخود دوو کورد و سێ کوردیشی تامان بێ ئەم ناسنامەیە بە هیچ کەسێک ناتوانێت بسڕێتەوە بەڵام ئەوی ئەوان ئەیکەن دژی ئێمەیە ئەوان بە بەرنامەسازی ئەو کارە ئەکەن تاوەکو ئێستاش بەردەوام من تێکدانی ئەو ئەرزانەی پارچە ئەرزانەی هیچ جوتیارانی کوردستان یاخود جوتیارە کوردەکانی ناوچەکانی دەرەوەی کەرکووک و وانە بە تایبەتی ئەوان بەرنامەسازیان هەیە بۆ ئەوە ئیشە هەروەها دروستکردنی هەلی کار بۆ عەرەبەکانی ناوەڕاست و باشووری عێراق لەناو کەرکووک ئەمە واکە کە هاتنی ئەو عەرەبانە زۆر بە ئاسانی بێن بێجگە لەوەش بەرنامەی یاخود پسوڵەی خۆراکی هەموو هاوڵاتیانی عێراق زۆر بە ئاسانی نەقڵکردنی ناسنامەیان لە محافەزەکان و یاخود شارەکانی ناوەڕاست و خوارەوەی عێراق زۆر بە ئاسانی بۆیان دەگواستنەوە بۆ سەر شاری کەرکووک ئەوێت لە ڕێگای ئەوە هەموو ئەو ناسنامی کوردستانی بوونی کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان بە جۆرێکی تر بیگۆڕن بەڵێ کە ناگۆڕێن دیموگرافیەوە هەرچۆن هەبێت ئەوان تازە کوردن و ئەمە مێژوو سەلمان دوێتی دکتۆر پرسیارگەلەکەن من سپاسی و هەک بە دەوڵەمەندەی جەنابتانەکەم پێم خۆش بە زیاتر گفتوگۆ لەگەڵ بەڕێستانە بکەم بەڵام کاتی بەرنامەکەم ئەوەندە بوو من ماڵەوەی لە بیسەر و بینەرەکانم دەکەم پاشان بەڕێستان دەتوانن بانگەشەیەکی چڕ و پڕ بۆ بیسەرەکان ڕابگەێنن دووبارە سواز بۆ جەنابتان بەڵێ خۆشەویستان سواز بۆ ئێوەش کە تاوکات لە بەرنامەی بازنەی هەڵبژاردنەوە لەگەڵمان بوون بازنەی هەڵبژاردن هەمیشە گوتومە هەوڵم ماوە لە کۆتاییدا بربژێرەکانی پارتی دیموکراتی کوردستان خۆیان بە ئێوە بناسیێنن تا ئێوە بتوانن لە سەرەتای بەرنامەکەدا ئەم بربژێرە بەهێزانە ببینن
کە چۆن ئامادە کراون گۆش کراون و کەسانێکی پسپۆڕن لە بوارەکاندا دەیانەوێت بەم پسپۆڕی بەم شارەزابینی و بەم دنیابینی و بەم خۆمخۆریە کە بۆ ئێوە هەیە بچنە پەرلەمانی کوردستانەوە پێداگیری لە مافەکانی ئێوە بکەن. ڕێزی دیلمان خەسترە و ستافی بەڕێزم قبولکەن، هیوام تەندروست باشتان و خواتان لەگەڵ بێت. من دکتۆرە شۆخانجاف پسپۆرم لە بەرگریزانی پزیشکی و هەروەها مافپەروەرم. 15 ساڵ ئەزمونم هەیە لە سەکتەری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی. دەنگدەرانی خۆشەویستی شاری سلێمانی، شاری هەڵمەت و قوربانی، دەنگدەرانی شاری دەڤەری ڕاپەڕین پشدەر و بتوێن، دەنگدەرانی خۆشەویستی شاری چەمچەماڵ و گەرمیان. ئێوە لانکەی شۆڕش و ئازادین، ئێوە لانکەی قوربانیدانن. ئەم دەستکەوتانی ئێستای هەرێمی کوردستان کە یەکێک لەو دەستکەوتە هەرە گرنگەکان کە جێی پیرۆزی دەسەڵاتی تەشریعی هەرێمی کوردستانە پەرلەمانی کوردستانی. هیوادارم دەنگەکانتان بە فیڕۆنە دەنبیدەم بە کاندیدێکی بەهێز بتوانن نوێنەرایەتێکی ڕاست و دروستی ئێوە بکات. دەنگ بدەم بە ژمارە 33. من دکتۆرە شۆخانجاف بربژێرم بە ژمارە 33 لەسەر لیستی 109 پارتی دیموکراتی کوردستان. وەک پێشتر من خزمەتکاری ئێوە بووم لە پەرلەمانی کوردستانیش هەمیشە خۆم بە خزمەتکاری ئێوە ئەزانم. زۆر سپاس.